پرسیاری پێنجەم لە پیاوم جیابوومەتەوە دینم لای سەلامەت نەبوو، کێشەی سەرەکیمان سەرجەیی بوو، حەقی نەدابوو پێم، ئێستا ئەمەوێ زەواج بکەم، چۆن بەو کەسە بڵێم کێشەی سەرەکیمان سەرجەیی بوو بێ ئەوەی بەرامبەرم بە هەڵە لێم تێبگە؟ هەڵە چۆن لێ تێناگات؟ تەبان هەڵە تێک، یعنی وازانەوە شتێکی قورسە تۆ بتێوە شوو بکەیتەوە بە کابرا بڵێ پێت دەکرێ شەوان چۆنەمە کێمە پرسیارەکەیانی باشە کابرا چ نەزڕێ وەرەگرێ؟ کابراگەر هیچی پێ نەکرێت لە مانگێکا جارێک نێتە لاتە و کاتەڵە بەڵێرە وەڵڵا زۆر مهم پێمە کرد خۆ قابلە خۆی بشکێنە لای تۆ بسمیلا جارێ هێشتا هیچتان نەکردووە؟ نا ئەوەش مەکە ئەنجاگەرێکی چکەش ڕاستپێری تۆ معقولێکە ڕاستپێری بڵێ وڵا ئەمە شووی پێ بکەم بەس بزانە پێیەکرێ کابرا لە خۆمن خۆم تاقی نەکرد خۆ من نەچوم زینا ئەمە کەی پرسیارە تۆیکی تەواو شووی پێ بکە ڕازی نەبووی پێی جا بەرەو لێ شوو بەیەکی چکەم حتا ئەو کەسا دۆزیتەوە کە